دکتۆرە نیازم لەگەڵە کە پسپۆڕی پێستە باسی هۆکارەکانی پەڵەی پێست و ئەو شینبوونەوانە ژەکەن کە لەسەر پێست دروستە بێت. دکتۆر بە خێراتی بارید باش. زۆر سپاس بەیانی تۆ بینەرە. سپاس زۆر ڕێزت. پێمان بڵێ دروستبوونی شینبوونەوە جارێ بەدەر لە پەڵە هەندێک جار کەسێک خەیاڵێ پێستم زوو شین ئەبێتەوە. ئەمە نیشانەی نەخۆشیەکە یاخود ئەشێ و پێستە هەر خۆی کەمێک ناسکتر بێت چاو پێستی ئاسایی. خۆی شینبوونەوە چییە؟ شینبوونەوە لە چیەوە دروست ئەبێ؟ مولولەی خوێن وردەکان ئەوەی کە لەژێر پێستایە خوێنی لێت بڵین برینارە بێ. خوێنەکێتە دەرەوە ئەچێتە ئەو شوێنەوە لەژێر پێستەکە ئەوەی کە ئێمە ئەیبینین پەڵەیەکی سووریان مۆرباوە لە سەرەتایە دوای ئەوە وردە دوای چەند ڕۆژێک پەڵەکە شین ئەبێت. اینجا بەرەو قاوەی بوون ئەڕوا اینجا بەرەو زرد ئەڕوا اینجا نامێنێت. ئەمە لە ئەنجامی خوێن بەربوونە لە مولولە خوێنە وردەکانی ژێر پێستەوە دروستە بێت. هەنێ هۆکار هەیە کە دروستی ئەکات. یەکێ لەوانە تەمەنە. کاتێک کە یەکی ئەکوێتە تەمەنەوە لە دوای تەمەنی 50 و 60ەکان و زیاتریش مولولەی خوێنەکان خۆی بێهێزە بێ دیواری مولولەی خوێنەکان ئەوە یەک. دوو هەمن پێستەکەش تەنگ ئەبێتەوە. لەبەرەوە هەج بەرکەوتەیەکی کەمیش ینی لەوانەیە بەلای مێزێکە ئەڕوات هەست بە ئازاریش ناکات بەڵام ئەو هێزەکەمە بەسە بۆ ئەوەی مولولەی خوێنەکان برینار بکات و وای لێ بکات کە ئەو خوێنەی لێبێت و ئەو پەڵانە دروست بکات. زۆر باشە. هۆکارێکی کە هەنێ دەرمان کە خەڵک وەری ئەگرێ لەوانەیە بۆ هەر مەبەستێ بێ کە پزیشک بۆی داناوە لە ئەنجامی لایەنە خراپەکەی ئەو دەرمانانە وای لێ ئەکا مولولەی خوێنەکان بێهێز ئەبێت زوو بە ئاسانی برینارە بێت و خوێنی لێ ینی هێزەکە لەوانەیە ئەوەنە کەم بێت کە پێستەکە برینار ناکە بەڵام مولولەی خوێنەکە برینارەکە. لەو دەرمانانە بابەتی ئەسپرین ئەوانی بۆ فترێکی زۆر وەریەگرن یان ئەو دەرمانانەی کە بۆ ئازارەکان بەکارەهێنرێت وەکو بابەتی پرۆفین و ڤۆڵتارین و ئەمانە جارێکی کە وای لێ ئەکات کە مولولەی خوێنەکان بەهێز بێ و مادە کۆرتیزۆنەکانیش. چ بە شێوەی کە بە حەبوو دەرزی وەرگیرێت چ بە شێوەی کرێم کە وەرەگیرێ ئەم حاڵەتانە دروستەکە. دکتۆرە فەرموو. بەڵێ و بێجگەلەوە نەقسی ڤیتامین سی کاتێکی کە ڤیتامین سی کەمە بێ لە لەشە چکە ڤیتامین سی ئەچێتە پێکاتەی دروستبوونی کۆلاجینەوە کە ڤیتامین سی کەم بوو مولولەی خوێنەکانیش بێهێزە بێت. لە کەسی ئاسایە ڕۆیات ڤیتامین سی کەم بێت؟ ڤیتامین سی ئەگەر کەم بێت لە کەسێکی ئاسایی ئەشێ ڕۆبات ئەگەر ڤیتامین سی کەم بێت مولولەی خوێنەکان بێهێزەکە. مەبەستم هۆکاری کەمی ڤیتامین سی چییە؟ چکە گەر کەسێک نان بخوات ڕەنگە زەحمەت بێ و ڤیتامین سی تۆ ڕۆژانە بە خواردن وەری ئەگریت. ئەوانەی کە بەد خۆراکیان هەیە مێکێکە لەوانەی کە تووشی کەمی ڤیتامین سیە بن لەبەرەوە ئەوانە نەکرد مولولەی خوێنەکانیان بڵین ئەو پەڵە شینە ئەبینین لەوانەیە تووشی خوێنبەربوون بێ هینی لوتی لە ناودەمیان لە هەر شوێنێکەوە بێ احتیمالی خوێنبەربوونیشیان هەیە. باشە دکتۆرە لەگەڵ شینبوونەوەی پێست چ نیشانەیەک ئاگادارکارەوەی بۆی کە ئەم نەخۆشیێکی جددیە؟ زۆر جار ئەو کەسە خۆی بە سوتفە ئەیبینێت بە سوتفە دووسێ پەڵە ئەبینێ لە هەر شوێنێکیا بێ لەوانەیە بەر بەقەلبەلای ئەو مێزەیە ڕۆشت بێ بەری کەوت بێ ئازارێکی واشی نەیەوە پێستەکی برینار نەکردووە زۆربەی جار ئەو کەسە خۆی بە سوتفە ئەیبینێ یا ئەمە تیکرارە بێتەوە کە ئەبینێ هەموو چەند ڕۆژ جارێ پەڵێکی تازە دروستە بێ لەبەرو پێویستە سەردانی پزیشک بکات بزانێ هیچ خەلەلێکەیە لەیە بیرمان نەچێ لە هەنێک نەخۆشی هەیە کەوای لێ ئەکا لە خوێنە هەیە کە پلاتلێت کەم ئەکات بڵین پەڕەکەکانی خوێن کاتێ پەڕەکانی خوێن لە حەدی طبیعی کەمترێک بێ بڵین ئەگەر لە 150,000 و گەزین ئەبێ لەوە کەمتر نەبێت و بەروز زیاتر بێ ئەگەر لەوە کەمتر بێ ئەمە وای لێ ئەکا ئەو جۆرە خوێن بەربوونە دروست ببێ لە ژێر پێستە چکە پەڕەکەکانی خوێن فاکتەری تیا کە پێ وترێ فاکتەری مەین کاتێ لە هەر شوێنێکە خوێن بەربوون دروست بێ ئەو وای لێ ئەکا خوێنەکە لەوێ ئیتر بوەستێت و لەو شوێنەیە بمێت و خوێنەیە بەڵام کەیەکە پەڕەکەکانی خوێنی کەمتر بوو ئەو خوێن بەربوونە جارێکە دروستە بێ لەبەرەوە کاتێک کە سەردانی پزیشکەکە هەنێک پشکنین هەیە ئەبێ بووی بکرێ بزانین پەڕەکەکانی خوێنی طبیعیە یان
بزانین دەرمانی وەرگرتووە ئیتر ئەبێ بە دوایە بگەڕین تا بزانین هۆکارەکەی چییە. باشە. بینەرانی خۆشەویستەمە ئاگادارکەم کە لە ڕێی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پێیجی فەرمی کورسات ئەوانە ئێستا بینەرمان ئەتوان لە کۆمنت پرسیارەکان بنووسن بۆ ئێمە وەڵامی پێویستیان بۆگرین. دکتۆر با بێنە سەر پەڵەی پێست. پەڵەی پێست بۆچی لای خەڵک زۆر شتێکی زەحمەت و گرانە؟ بەستت پەڵەی تۆخە. ئەوەی باسمان کرد پەڵەی شین بوونەوە خوێن لێ هاتن بوو. بەڵام پەڵەی تۆخ ئەمە وابزام لە ساهشتای خەڵک ڕۆژێ لە ڕۆژان هەر پەڵەی بووە چ لە پیاوانە چ لە ئافرەتانە. پەڵە ئەمە بە شێوەی بڵین پەڵەیەکی تۆختر لە ڕەنگی پێستەکە دروستە بێت لە دەموچاویان لەوانەیە لە هەر شوێنێکی تری پێستا بێت لە شوێنێکی تری لەشە بەڵام ئەمیش هۆکاری خۆی هەیە. یەک لەوانە بەرکەوتنی هەتاو بە تایبەتی لە وەرزی بەهار و هاوێنە هەتاوی ئێمە بەڕاستی بە قوتە چوونە دەرەوەی خەڵک زۆرە لەبەرۆ زۆربەی زۆری لەو دوو وەرزەیە پەڵەی لەوانەیە بۆ دروست ببێت. تێکچوونی هۆرمۆنەکان یان گۆڕانکاری هەنەجار بەسەر هۆرمۆنەکانایە ئەمە ژوای لە ئەکا کە پەڵەی تۆخ دروست ببێت لە کاتی دووگیانیە بە تایبەتی لە مانگەکانی کۆتایی دووگیانەکەی لە ئافرەتانە لە هەنێکیانە پەڵە دروست ئەبێ ئەمە لەوانەیە لە دوایە خۆی لە خۆی و بڕوات ئەگەر نەڕوا ئەبێ عیلاجی بۆ بکرێت. هەنەجار بەکارهێنانی هەنێک دەرمان کە بەکاری ئینت و ئینجا لەگەڵی هەتاوەکە لە یا لەوانێت تۆخی دروست بکات. هەنەجار بەکارهێنانی هەنێک کرێم و ئەوەی ئارایشت و ئەوانەی کە بەکارهێنن هەنێ مەوادی تیا لەوانەیە وای لێ بکات پەڵی بۆ دروستکە بە تایبەتی کە ئەچێتە دەرە و هەتاو لێی ئايات. هەنەجار لە دوای زیبکە کە چاگە بێتەوە یان هەجبری ناریەکە یان پەڵی سوتاویە دوای ئەمە کە پێستەکە چاگە بێتەوە لەوانەیە تۆخیەک دروست بکات. باش بۆچی پەڵەی پێست لای خەڵک دایم زەحمەتە لەبەرەوەی کە بەڕاستی بە زەحمەت چاکە بێ یاخود کاتی ئەوێ یا چییە بابەتەکە؟ پەڵە هەمانە لە بەشی سەرەوەی پێستە هەمانە لە تەبقەی ژێرەوەی پێستایە. ئەوەی کە لە تەبقەی سەرەوەیە بە ئاسانی ئەڕوات. ئەوەی لە ژێرەوەیە یعنی قەت ناتوانین لە 100% بە نەخۆش بڵین ئەمە ئەڕوات. نی زۆر جار عیلاجی بۆ بەکارەهێنین پەڵەکە دیار نامێنێت بەڵام ماوە بەڵام دیار نامێنێت چکە لە ژێر پێستەوەیە کە یەک تۆس هەتاو لێی ئەیە دەرەکەوێتەوە یان لە ئافرەتانە لە کاتی سوڕی ماگانەیە تۆزێ پێستەکە تۆخە بێ ئەو شوێنانە دەرەکەوێتەوە. باش لەبەرەوە هی ژێر پێست تۆزێ زەحمەتە وەختی زۆر ئەوێ چەند مانگێکی ئەوێ هەنێ پەڵە هەیە لەوانەیە هەر بە کرێم بڕوات هەنێکی ترەیە نە ئەبێ پرۆسیجەری تری بۆ بەکاربێنین وەکو تەقشیر وەکو لێزەر ئیتر شت زۆرەکە بۆیان بەکاربێنین. باشە هەندە پرسیاری بینەران هاتووە بێگومان نێشێگەڵی ئایا ئەسپرین دەبێتەوە هۆی پەڵەی پێست بەڕێزت ئاماژەت پێیاکە میکانیزمەکەی چۆنە بەڵام پرسیاری دوای ئەو باسی پەڵەی تۆخەکە لەسەر پشت لەسەر پشت باش شتیوا هەیە ئەوەی یەکەمیان وتی ئەو ئەسپرینەکەمان وەڵام دایەوە بەس ئەمان بڵێ ئەسپرینێکێکەکەلوی کە پەڵە شینەکان دروست دەکات بڵین پەڵەی تۆخ لەسەر پشت ئەمان چێ بەڵام هینی سەر پشت ئەمە تەبعاً پشتی خۆ هەتاوی لێ نەیاوە. هەنێ جار لە هەنێک کەسە ئەوانەی کە خورویان زۆرە پشتیان ئەخورێ بە تایبەتی لە پێست چەورەکانە و لە پێست ئەوانی کە پێستیشیان زۆر وشکە کە شوێنێ ئەخورێنرێ بەدایمی بڵێن بۆ فترێکی زۆر لە شوێنی خورانەکە پەڵەیەکی تۆخی ناشرین دروستە بێت. تەسەورەکەم ئەوەی ئەو باسی ئەکات لە ئەنجامی خورانەوە دروست بێ یان هەنێک کەسێ لە لای ئێمە لە کاتی خۆشنا لفکەیەکی زبر بەکارێنێ بەکارهێنانی ئەو لفکە زبرەش بە بەردەوامی چکەوی شتێکی زبرە لێ ئەخەی ئەویش جارێکی کە پەڵی تۆخ دروست دەکات. باش باسی هۆکارەکانی زیبکە کراوە بە تایبەت هی ناوچەی چەناگە و ئەوانەوە بە دیاریکراوی هۆکارێکی تایبەتی هەیە زیبکە وە گەزانین ئەمە چەنەها جاری تیژ باسمان کردووە شەوری ڕژێنەکانی پێست بەهۆی ئەوە دروست ئەبێ و بەکتریای سەر پێستیش کە خۆی بەکتریایەکی سەلامەتە بەڵام لە کاتێکا کە چەورێکە زۆر بێ و مادەی کیراتین لەگەڵ یاکۆ ئەبێتەوە ئەم بەکتریانە لەوانەیە خۆیان نەگۆڕن بۆ بەکتریایەکی مشەخۆر لەبەرەوە ئەم سێشتەوە ئەکا کە زیبکە دروستکە. زیبکە لەو کەسانە زۆر دروستە بێ کە پێستیان چەورە بە تایبەتی لە تەمەنی هەرزەکاری لە 10 ساڵ بەدواوە تا نزیکی 25 ساڵ ئەخایانێ هەنێک کەس لەوانەیە تا نزیکی 40 شەرهەی بێت. لەبەرەوە ئەبێت عیلاجی بۆ بەکار بهێنرێ ئەمەش فترەیەکی
بڵین وەختیە دوای چەند ساڵێک چەورێکە کە کەم بۆ یا بڵێ ئاسایی بۆ زیبکەکان نامێنێ بەڵام ئەو فترەی خۆ نابێ وا بمێنێتەوە ئەبێ عیلاجی بۆ بەکاربێنرێت. باشە پرسیاری ئەو کراوە لە کەسی بە تەمەنا بۆچی پەڵە دروست دەبێت؟ حەقی بەسەر تەمەنەوە نییە، حەقی پێوە نیە لەگەڵ هەموو تەمەنێکا دروست ئەبێ. ئەوانی کە زۆر ئەچنە دەرەوە هەتاو لەیانەیە بێگومان زیاتر معڕەزن بۆی پەڵیان بۆ دروست بێ بەتایبەتی ئەگەر گوێنەیەتی و کرێمی بەرهەتاو بەکارنێنێ. باشە دکتۆر ئەمە ئەو پرسیارە بکەم هەنێ پەڵە شێرپەنجەی پێست بێت، ینی هەنێ هەڵ ئاوسان هەنێ ڕەنگرتنی پێست، ئەوە چۆن جایکەینەوە؟ بەڵێ هەنێ پەڵە هەیە بەتایبەتی کە لە دەموچاوە دروست ئەبێ لەو کەسانی کە چەند ساڵێکی زۆر ئیشەکەیان لەبەر هەتاو بووە لە سەرەتایە هەنێ پەڵە ئەبینین وەکو ڕەنگێکی قاوەی یەکی کاڵیان ڕەساسێکی کاڵی هەیە، پەڵەیەکی بچووکە لەوانەیە بەقەدەر دەنکە نیسکێت تۆزێک گەورەتر یا لەوانەیە بچووکتر دروستە بێ، لەوانەیە پەڵێ بێ، لەوانەیە دووسەیەک بێ. دوای ئەوە وردە وردە پەڵەکە وای لێوکو بڵێ وشیەک و نەوع کرێشێک دروست ئەکات پێستەڵەیە، اینجا وردە وردە ئەگۆڕێ بۆ جۆرێ لە شێرپەنجەی پێست. طبعا ئەو کەسە لە سەرەتایە زۆر بە ئاسان هەستی زۆر بە ئاسانی سەیریەکە ئەڵێ هیچ نییە پەڵەیەک بوو دوای وەکو زیبکەیەکی لێ هات کە هەڵمەکەن یا تۆزێ خوێنی لێ ئەهات خۆی تۆزێ باشتر ئەبوو. زۆر جار ئەمانە زۆر گوێی نایێنێ، بەڵام کەیەت پزیشک ئەیبینێ دوای ئەوەی کە برینە دروستەکە ئەو وەختە بێگومان ئەزانرێت کە ئەمە شێرپەنجەیە و دوای ئەوە کە بایۆپسی بۆ وەرئەگیرێت و ئەمانە زۆربەی زۆریان لە ئەنجامی بەرکەوتنی هەتاوی چەند ساڵەوەیە دروست ئەبێت. باش باسی ئەوە کراوە دەردەڕێوی خۆی چییە و بۆی بینەران وردەکاری زیاتر بزان و لەگەڵ شیا پرسیارەکەوەیە ئایا ڕاستە دەرمانێکی تەواوەتی دۆزراوەتەوە بۆ بنەبڕکردنی دەردەڕێوی. دەردەڕێوی تەبعەن بریتیە لە ڕووتانەوەی قش لە پەڵەیەکی دیاری کراوە یان زیاتر لە هەر شوێنێکی لە شابێت و ئەشێ هەموو لە شوای لێبێت ئایا کەس هەمووی پێوە نمێنێت لە خۆی سێ جۆری هەیە. جۆرێکمانەیە تەنها لەوانەیە دووسێ پەڵە بێ لە شوێنێکە تەمەن زۆربەی جار لە زیاتر لە سەرا دروست ئەبێت. جۆرێکمانەیە لەوانەیە هەموو سەرەکە هەیبێت بەس ئەوانی تری ئەتیادە. جۆرێکی ترمانەیە هەموو لە شەکەیە هەموو لەش بەسەرەوە بەلەشەوە مووەکەی پێوە نامێت. ئەمە پرسیارەکەوە لە ڕاستە دەرمانێک دۆژاوەتەوە بۆ چارەسەری تەواوەتی هەتا ڕۆژی ئەمڕۆ لە هەموو دنیاە و لە لای ئێمەوە لە لای ئێمەش ناتوانین بە نەخۆش بڵین ئەو عیلاجەی بۆت بەکار ئەهێنین ئەمە لە 100% چارە دەکات. هەموو عیلاجەکان وەکو بۆی بەکارهێنرێ احتیمالە باش ببێ احتیمالە باش نەبێ، لەوانەیە بە عیلاجێک باش بێ بێکێک باش نەبێ، لەوانەیە بە دووهەم باش بێ، لەوانەیە بە سێم باش بێ، لەوانەیە هەر باش نەبێ، لەوانەشە بەبێ هیچ عیلاجێک خۆی لە خۆیەوە باش ببێت. لە پیاوە زیاترە لە خانمانە لە هەردووکیا هەیە لە هەردووکیا هەیە. ئەو نەخۆشیە ئەشێ بڵین مەترسیدارەیە خۆ تەنها شتێکە کە ڕەنگە و کەسە خۆی پێ نامرتابێت وەکو مەترسی بۆ سەر ژیانی هیچ مەترسیەکی نییە. بە بەرکەوتنی شەوە بە بەرکەوتنی شتی ئەو کەسایکێ دەسیلای بەوەش قەت ناگوێزێتەوە چکۆکە زانین دەردەڕێوی خۆی چییە مەناعی ئەو کەسە خڕۆکەسپیەکانی ئەو کەسە لەو شوێنەیە وەکو شەڕێک لەگەڵ سەرکی مووەکانە دروستەکە وای لێ ئەکا سەرکی مووەکان تێگەچێت و مووەکە لە ماوەی دووسێ ڕۆژە ئەوەرێ لەو شوێنەیە. لەبەرەوە هیچ عیلاقەیەکی بەو کەسەوە خۆی نییە کە بۆ دروست بۆیە چی لێیاوە یا چی خواردووە یا بەهۆی شتێکەوە بووە نەخێر خۆی لە خۆیەوە دروستە بێ. هەمومان معڕەزین بۆی ڕۆژە لە ڕۆژان دروست ببێ، بەڵام هەنێ جار لە جیناتە هەیە لەوانەیە ئەو کەسە کە تاکەکانی تری خێزانەکە یا خزم و کەسوکاری تایە هەبوو بێت هەشە یەکەم کەسە تایە دروستە بێت. کەواتە نە هۆکارێکی زانراوی هەیە و نە چارەسەرێکی تەواوەتیش نەخێر چارەسەرەکان یعنی هەیە کە بۆیان بکەین، بەڵام ناتوانین بڵێن لە 100% پێیجاکە بێ، لەوانەیە زۆر باش ببێ، بەڵام قەت ئەو گرنتیە ناین بە نەخۆش بڵین ئەم عیلاجە دەینێ پێی چاکەبی نە ئەوە نییە لەوانەیە زۆر باشیش ببێ، بەڵام هەر نابێ ئەو قسەیە بکەین. باشە بێگومان پرسیاری تریش هاتووە بەس بە باسی ئەوە بکەین کاریگەری بۆیەی قش لە خانمانە لەسەر پتەوی قژەکە بۆیە تەبعەن خۆی مەجموعەیەکە لە مادەی کیمیایی کە بەکارهێنرێ و پێویستیشە یانەوەی کە تاڵی سپی تێ ئەکەوێ ئەبێ بەکاری بێنێ. بێگومان ئەم ماوادەی کیمیانە ئەوش بەشی خۆی زیانەیە بە تاڵە قژەکان
بەڵام باشترێک وایە ئەوانی کە بۆیە بەکارێنن باشترین کوالیتی بەکاربێنن. هەنێک کەسەیە حساسێتی بە مادەی بۆیەکە هەیە، بە تایبەتی ئەو بۆیانی کە مادەی ئامۆنیای تایە، لەبەرەوە ئەگەر ئەو مادەی تیانە بێ ڕەنگە باشترێک بێت. و خۆشبەختانە شتێکی شەیە بڵێن کە خەنە بۆرە خەنە ڕوەکیە، لەوانەیە خەنە باشتر بێ لە بۆیە، چکە خەنە ڕوەکیە، ئەو زەرەرەی کە بۆیە هەیەی ئەو نیەتی. بەڵام ئەوەیە ڕەنگەکەی لەوانەیە بەدڵی هەموو کەسێ نەبێ، یان ئەبێت چەند سەعاتێ پێوەی بێ زۆر شتێکی ئەمەلی نەبێ. بۆنەکەشی لەوانەیە خۆش بۆنەکەی زۆر ناخۆشە. باشە دکتۆرە، کەسێک پرسیاری کردوڵە پەڵەی قاوەی زۆر لەسەر دەستم هەیە، ئەمە شتێکە پێویست بە پەڵەی قاوەی لەسەر دەستی. هەنێکمان هەیە چەند پەڵێکی قاوەی لەسەر ئەم پشتی دەستەی دروستە بە تایبەتی ئەوانەی بەڵێ تەمەنیان تۆزێ سەرکەوتووە باش لە چلەکانەوە، لەوانەیە زیاتر بێ. ئەمە هینی بەرکەوتنی هەتاوی چەند ساڵەیە کەلەی ئەیات خاڵ دروستە بێت. بە تایبەتی لە پێسپیەکانە زیاترێکە بڵین لە پێسکاڵەکانە وەک لە پێستۆخەکانە، ئەوانەی کە زۆر بە هەتاوانیا لە کاتی شۆفێریە، لە کاتی سیارە لێخوڕینە، ئەم دوو پشتی دەسە زۆر زیاتر هەتاو لێ ئێ وەک لە شوێنەکانی تر. دکتۆرە پرسیارێکترا تۆ باسی ئەو نەوجەوان و تازە پێگەیشتوانەکە کە لە سەر و 10 ساڵەوە تووشی زیبکەیەکی کەم و ورد دەبن لە دەم و چاوە، ئەمان پەیوەندی بە گەشەی ئەو کچە یاخود ئەو کوڕەوە هەیە کە لە پێگەیشتنایە یاخود ئەمەش چارەسەریە ئەگەر کەمیش بێت. بەڵێ لە تەمەنی هەرزەکاریە بەهۆی ئەو هۆرمۆنتاتانی کە گۆڕانکاری تەبعاً بەسەرایە لەو تەمەنەیە، ئەمە وای لێکات چەوری ڕژێنەکان ئازا ئەبنەوە، لە حەدی پێشویان زیاتر چەوری دەرەکەن. وەکو باسم کرد پێشتریش، ئەم چەوریە هەموو لەش چەورە بێ، بەڵام ئەوەی ئەو شوێنانی کە زۆر زیاتر چەورە بێت دەموچاو شان پشت سنگ، هەنێک کەس لە سەریشیە یا لە لای ڕانی شێوە دروست ئەبێ، بەڵام زیاتر لەو سێ چوار شوێنی ترا دروست ئەبێ. چەورێکە ئەوەی کە زۆرە ئەوە بە زیبکە دەرەچێ. تەمەڵکو باسم کرد کیراتینی سەر پێستەکە، ئەو بەکتریانی لەسەر پێستەکەی هەمووی دەوری هەیەتیایە، لەم تەمەنەتا نزیکی 25 ساڵی ئەخایەنێت. باش باسی خوارد نەکرێ بۆ پەڵە، پرسیاری ئەوە کراوە لە کۆمنت، ئەڵێن هیچ خواردنێک هەیە پەڵەی پێست خراپتر بکە؟ خۆی خواردنەکان ڤیتامینەکان زۆر باشە، بە تایبەتی ڤیتامین سی زۆر باشە، هەم بۆ بڵین کاڵکردنەوەی پێستەکە لابردنی پەڵە، هەم بۆ گەشەی پێستەکەش زۆر باشە. کەواتە چی بخۆین کە ئەوەی ڤیتامین سی زۆر تایە، تەماتە، بیبەر، لیمۆ، پرتەقاڵ، ئەمانە زۆریان تایە ئەتوانێت بخوات. باش دکتۆرە، چی زۆر گرنگ ماوە کە پێمانی بڵێ لەسەر پەڵەی پێست کە لەگەڵ چارەخوازان کەمێک گرفت هەبێ، ڕەنگە زۆر تێگەشتێکی دروست تا ئێستا نەبوو بێ؟ طبعاً پەڵەی پێست لە زۆر کەسا دروست ئەبێت، بەڵام ئەبێ ئێمە یەکەم شت جارێ خۆمان پارێزگاری لە بکەین بۆی نێڵین دروست بێ. لە هەموو چوونە دەرەوەیەک لە هەموو فەسڵەکانە بە هەموو کەسێ دژەخۆر بەکاربێنێت. ئەگەر ڕاستەخۆ هەتاویش لێنەیە؟ هەتاویش لێنەیە، ئەنی تۆ کە لە شوێنەکبی بەهۆی تیشگانەوە لەمەوە لە ئاوەوە لە خۆڵەوە لە دیوارەوە لە هەموو شوێنێکەوە، ینی ئێمە ئێستا لێرە دانیشتوین دەرەوە هەتاوەکەی دەرەوە بە تیشکدانەوە یە بۆ ئێمە، نی وایە چێ بۆ سەیران دوای 200 ڕۆژیە ئەڵێ دەموچاوم سوتاوە، ئەڵێ بڵین دەموچایوەنی ئیتر تووشی سووتانە بێ، ئەڵێم هی هەتاوەکە ئەڵێ خۆ من نەچوومە بەرهەتاو لەژێر هینێکا دانیشت بووم لەژێر بڵین دارێکە کەپرێکە ئەنی شوێنەکەم سێبەر بوو، ڕاستە شوێنەکەی تۆ سێبەر بوو، بەڵام هەتاوەکەی دەور و پشتی بە تیشگانەوە بەرێککەوتەوە، لەبەرەوە باشترین شتەوەی دژەخۆر بەکار بهێنرێ تا ئەو پەڕی مەحاولە بکرێ ئەو جلانی لەبەری ئەکەین بۆ دەرەوە لە کاتی کە ئەچینە دەرەوە بادا پۆشراو بێت، ئەو شوێنی بەدەروی ئەو شوێنە دژەخۆری بۆ بەکاربێنرێ. زۆر باشە، سپاسی بەڕێز دەکەین دکتۆرە نیاز، سپاس بۆ وردەکاری و زانیاریەکانت. بینەرانی خۆشەویست، ئومێد دەکەین هەموو لایەکتان ساخ و سەلامەت بن تا بەرنامەیەشتر خواتان لەگەڵ.